هول بدي هيك شو رشكري كل كلنا أو خل كمان هيك هبو جاردن زندوبة تأثير باسو أو ديكتاتورية لنا مشكي خلق دربه دیارە نەبوونی ئەو جەوە دیموکراتیە وەکو تۆ باس کرد حرەکەیشی جەماوەری نییە یان حرەکە جەماوەریەکە تا ئێستا بای ئەوەندە حرەکەتی کردووە بای ئەوەندە جولاوە جەوە دیموکراتەکە بەو شێوەی ئێستا هەیە بەو شێوە بڕەخسێت حرەکەی جەماهیریش لە دەرەوەی جەماهیر دروست نەبێت جەماوەر خۆی دروستی بکاتن بەڕاستی بۆیە منیش هەر پێم وایە بەڕاستی ئێستا ئەگەر سەیری کوردستان بکەین حرەکەیەکی کرێکاری ئەوتۆ نییە حرەکەیەکی سەقافی ئەوتۆ نییە من بە پێچەوانەوە ئەو فترەی ئەو ساڵ و نیوەی کە هاتوونێتەوە لە دنیای سەقافەت دنیای ڕۆشنبیری من ئیبداعێک نابینم یان داهێنانێک نابینم داهێنانێک نابینم نە لە سیاست نە لە ڕۆشنبیری نە لە کرێکاری نە لە حرەکەی جەماوەری وەکو ئەو وابێ ئەنی میلەتی کە تووشی ڕکوو دەبوو بێ بەڕاستی من ئەو فترە کە لە جەردەی ئیشەکەم ڕۆژی ڕۆژان مەقالێکم نەدیوە مقالێکی سیاسی وام نەدیوە کە ئیبداعی تێدا بێت تازە بێ بەڕاستی گەڕواکە ئێستا بگونجێ یان چیرۆکێک شعرێکی تازەم نەدیوە ئەو شعرە بەڕاستیشێکی تازە بە خەڵک بڵێ شتێکی نوێ بە خەڵک بڵێ من پێم وایە ئەوەش ئەزمەیە کە دروست بووە ئێستا جا ئەو ئەزمەیە نازانم کەی کۆتایی پێدێ کەی لەو چوارچێوەیە ئەچێتە دەرەوە بەس ئەوەی من ملاحەزەی بکەم ئەوەیە کە خەڵکی کوردستان بەعام بە حیزب سیاسیەکانیش خەتەرێکی گەورەتر دەبینن ئەویش خەتەری حکوومەتی بەعسە خەتەری مەترسی حکوومەتی بەعس کە تا ئێستا شەڕەشەمان لە دەکات هەراشە لەوە دەکات ئەو ئازادی کە هەشمانە ئەو دیموکراتیە کە هەشمانە مەترسی ئەویان هەیە نەوە کە ڕۆژی ڕۆژان خەتەری ئەو حکوومەت بێتەوە سەر ئەو ئازادیان لەدەست بسێنێ بۆیە ممکنە ئەو جەوە دیموکرات کە ئێستا هەبێ خەڵکەکە تا ڕادەیەک دەتوانن بڵێم پێ قەنەعەت کە ئەگەر تینویتی خۆشی ناشێنێ وردە هەوڵدا بۆ ئەو جەوە دیموکراتیەکە باشتر لە لای خۆی درستی بکات من دەمەوێت ئەو هینە بەجێ بێڵین بچینە سەر باسێکی تر بەڕاستی ئەویش ئەوەیە ماوەیە کە خۆ دەزانی لە کۆڕ و کۆبوونەوەکان لە لاپەڕی گۆڤار و ڕۆژنامەکانی دەوڵەتان لە مناقەشات سیاسیەکان مەسلەی دێتە پێشەوە ئەویش ئەگەر ویلایەتی مووسڵ کە ئەو باسە ئێستا لە ئارادایە ئەگەر ویلایەتی مووسڵ ڕۆژی ڕۆژان بگەڕێتەوە سەر دەوڵەتی تورکیا ئەمە هیچ حزبێکی سیاسی نیە ئەمە هیچ حزبێکی سیاسی نیە ئەو ڕەیە تەنیا مناقەشەیە کە ماوەیەک بەر لە ئێستا حزبێکی کە تازە لە کوردستان دروست بوون هات ئیستفتایەکی وایان کرد و چەند شتێکیان بڵاو کردەوە لە ڕۆژنامەکەی خۆیان بەڵام هیچێکی لە حزبەکانی ناوبەرەی کوردستانی شتیوان نەوتەوە بەو شێوەیە لە دەرەوەش لە ڕۆژنامەکە شتێکی باس کرا ئێ وەکو ڕێکخراوێکی کوردستانی تورکیا تۆ خۆ دۆکو لێ پرسراویەکەمی ئەو ڕێکخراوەکە ئەڵێ ڕزگاریە ئەگەر ڕۆژی لە ڕۆژان ئەو مەسلەی هاتە پێشەوە کە ویلایەتی مووسڵ بگرێتەوە سەر تورکیا ئێوەڵێنج والله أما لا تركيا دمي كمناقشة كريان لنا وجريدة كان رسمي هي تركيا مناقشة كري دواي يعني تقريبا كشر إيران وراق تسفكر لتركيا يجي أو تشد مناقشة كرا الإيديولوجيا الجبرة أقلانية الجبرة السياسية تركيا ك بدو تندانس دو بوچنه كهر إيوه يعني أو مسؤول كرفك باشا تنیا مسئول چینه یعنی به کردستان یعنی او دو پارچه کردستان دیگه هیک و که عثمانی کن که استفاده هیا و ما بو ترکشی زور باشه او بوچن او کسانه که دفاع لب بیروباره کن امانه او بوچون سیویله یه مدنیه ترکیه که özel yekle berpirseler yekle ona ki kısa ki bu ام بوچنه انا الان تازه يعني مساله كرد اما بما ناكري كمساله كرد بيك بيكوجن بكشتنو برينو بانكار كردن مساله كرد لناو ناچه لا مساله كرد جي تاقا كانيه كاني اشتي لمنطقه اما جي احتياج من باشتيه بوكا بتوان او بازار روسات ناوراس استفاده بكين بتوانين بيجي هنا اوي جمهوريتان تركيا ازيسان اسياي مركزي يعني جلبوا أنا ببين النمونة ديمقراطية يعني مثلا يكون برجع ديمقراطية حالك وبوجنا كيما كردستاني وينهم أما معرفة يعني بيبيدت لحشته إنه ما دجمنا كانوا ما هم جان دجي كردستاني يعني دجمنا هم جان زانيك كردستان يك ولاته يك ملته أو مزاريك لسليماني بيكسر تفسير كلا ديار بيكن تركيا يجي أول زاني أو بوجنا بأقل زانيك إيجار لتركيا bu ben numuneyi baş bu meseleyi kurd. Meseleyi kurd da aşçı halkır. Ama yekseri be bu
parçakanı tır numune. O ev bu layangiri ev boçuna elen yeksel ev parçaya koy da esereyim. Yani Kurdistan'ı canıp yanlış Kurdistan'a kanıtır. Lever eve avana eviyan eve. Boçun itireye eve askeri, eve kemalisti. Kon avana dici. Avan çünkü eğer meseleyi Kurda demokrasi hal kiri, sebep namine ki askeri Türk avanda ve kuvvet. Ev imtiyazlarına. Men veki ya kime evaman yek veki Kurdi zor dici evanim lever eve dijinin ke lever bisetiş yek du parçamanı bebe yek. Çar devriman girava emcar ve seder. Yani hiç ne devri kıman yani Kurd yek sınırı legal bin be dravsel yeki. Çünkü hatta ise her çar devriman ve patrona kalma. Patrona yeme girava. Yeki ki bebe dravsel. Bejge leverci devlet yani bir süse, bir südü devlete. Öv devletine Arap'la konulmalı. Mühimtir ve ev du parça. Çünkü du parça du tradisyoni cevazeye bu tekmiş. Lere eve işare çektari o prestiji gevre. Çünkü hakkı Kürdistan'a yarakacı. Ev serberzi o. Çünkü ne şikalayıcı. Ama serberzi gururi gevre. Ev gurura de bu ev 15 milyona man. Yani 15 milyona man. Ev 12 milyona jî be bazı tradisyoni baş. Mesela ki ise bahs kirin mesleği sivil heye, medeni heye la Türkiye'ye yek kez ekujri devlet Türkiye'ye ekujri ki dijbini khoyati ceride televizyon avanda bahsiken serok vezir delisti aleyke ima mecburin mücrimi emkesem kesi. Yani tradisyoni var yani hareket jinaya ahvali şahsi yani mesela jinu piyav berasile kanun yeksanın leser kanun berasi yeksanın yani zor gorandini gevre evvela her du parçacı min fem خوشev min dijijini. باشا أما تعارض ناك يعني ضدي ما في تاريخ ونسينيا. Ha yek veki yani khum netan ke hem carayer bebilti malen ma fi çare khonis. Yani düvele halk befsri. Regece la mu dünyaje vaba. Millete Kürt evey pişanda la raperine kupar. Evey pişanda çi eve. Ser bu khoyati khoya. Vek hafta velati khoy necat kir. Rızgar kir ve bilemem ne. Başa eve yek peşniyara fakat eve siyasi etvani peşniyar bike. Yani bazı tişteye ki İma ve demokrasi yani Hakistan'dan tevazi kuvvet eş. Yani lev tevazi kuvvete yani tevazi kuvvete yani balansi kuvvete ve bazı tişteye peş. Fakat tu ev kısayet, ev şiaret, ev tişteye her yani tu berdavamı böyle sarara. Bejge leve. كدواء أمر رجع خوش كره بما في تاريخ ونسينيا. أنا والله من benim bu benim çünkü Türkiye akır kanunu yani Türkiye'de bazı devlette kanunu zanitçi. Mesela şanzı sala muhtefinde Türkiye ceza nadim demin. Ve min biçime mahkeme. Bir polis beni bir güzel. Mahkeme bike duayı mahkeme min evin vermişim. Yani begoreye ona. تجي قانون. لسه حتى هم الشخص هم فرد حتى محكمة نكري لتركيا أبد بس سجى. دنياش دوي واضح. Sizden beş gelene ki, vet eğer carek vet meseleyi kurtaya, duay imkan heye ki, tule geriyan bahs bike. Başa bile eğer kurtaya, eğer ime yeksanin, bu otu devlette ya min nime. Lenev Türkçi, millete Türkçi farkı ile geldiren sekarma. Bahse yek numuneyi biçik bikim, em Nevroz'a kağıt, şu Nevroz'a ahirin Nevroz, Türkiye, İvist ve Kurdistan evke, terör bike, evi askeri. Tabii ev biraderine Kurd ev tanzimi Kurdci piştivani ev tişteyi ked. Yani her dula yani biz de şarakan Kurdistan terör bike. Çünkü yeken carla Türkiye Nevroz serbest. Keva bu 65 naib. Naib ne tenya ona Kurd. Şimdi yani Türk bu Çinsiya. Naib parlamenet Türkiye ne zaviret varın tiştiva bikin yanına la parlamenet kumat. Ama ana hestan beyan iken berav ked hem mücerride ve televizyon. Bütün devlet خريكة لكردستان ترور بك وأير أو تروريان كرد يمدجي بارتي خمان حكومتي خمان اندامي حكومتي خمان مجادلة يكينو باهم الدنيا جي أقايلة بها أما يك ديان بسدان روناك بيت بروفيسور ممثل نويسكار هستان بسدان كاس ديسا بانجي واني دروي أوروبا ينكر كمؤسسة إنساني برلمان أوروبا بتن ورن لكردستان خريكة دولة ترور بك
لأنه روجي النوروز إما خمان لشاركان كردستان بين با دولة أيار تريد كد باي مجد كش يعني أو جواها اللي رب بروانا تمسي سنة شرع يك تنظيم مدني عرب يعني فارس الوستي وافك تنظيم مدني يعني جروب الزخ لا تركيا أو تشتبه إمكان هيك قصبك اللي إمكان نيا قصبك هر لمروانجي وإما دلين كردستان عراق إمرو بتحقيق نوعي موجودات دقرة بويا كمين زارة برلماني كردستان وحكومة هرمي كردستان داب مصري ديار إما تحقيق نوعي بيشو ترمان هبو لكماري محابات وتحقيق نوعي بيشو أو يستلمان كلامو بارتا كاني كردستان بشتواني كماري محابات ينكر لسردمي شيخين أمري شيخ محموديش ك ڕاگەاندنی مەلیکەتی کوردستان کرد لە پارتەکانی کوردستانیش هاتن بە پشتیوانیەوە ئێستا ئەم تاقیکردنەوەی ئێستا کە کوردستانی عێراقدا هەیە ئەرچی ڕێکخراوە سیاسیەکان هی پارتەکانی تری کوردستان چییە بۆ سەرکەوتنی ئەو تاقیکردنەوەیە واجبیان چییە؟ واجبیان ئەوەیە کە حتا ئێستا کوردستانی نەبووژی ئێستا کوردستانی بە چونکی تا فرسەتی وە هەموو ساڵ هەموو دە ساڵ جاری نایە پێش ملەتێک ئەمە فرسەتێک بوو هەتا پێش ملت ئەم ملەتەکە چەند دو سەڵە بەکەمی شەڕێک و هەموویانژی ئیانوێ یەکسان بین لە بەرامبەری دراوسەکانمان ئەم پارچەیە ئیمڕۆ مرکزی ئازادی کوردستانە یعنی دواڕۆژی کوردستان هەموو پارتەکانی کوردستان هەموو پارچەکانی مرکزی ئازادی هەموو پارتەکانی کوردستان هەموو کوردستان یعنی ئەمە ئەگەر توانستین ئەمە بپارێزین کوردە تورکیەژی ئیران و عێراق چونکە لە دەرەوە ناڵێن کوردە تورکیە و ئیران و عێراق سووریە ئەڵێن کورد إثبات كيكا اتواني تحمل المسؤولية آزادي خوي بك اتواني إدارة خوي بك يعني چونك يكسان بوين تنيا بالزمان بوين وتاريخ بوين نيه كبتواني إدارة خود شبك كرد اگر لم پارچه ليك شارجي با اوه پیشان دا او سبب نامینه که وانه قوت دروا بلند ایوه اوه تامپینک سبب نامینه که بیمه لمزی دیپلوماسی بلند ایوه همو جربه به جنی ترک و عرب و فارس سبب نامینه لدروا همو كرد إمرون لدروا لپارچەکانی تر دبێ ئەم ئازادیە مانکە لە دەستە ئەو ئازادیەمان بەکی چاک خۆی بەپارێزین ئەگەر ئەوەمان لە کیس چوو ئەگەر ئەوەمان لە کیس چوو بەڕاستی دبێ ساڵانی تر زوو درێژ انتظار بکەین چونکە ئیمڕۆ هەموو کۆدێ کلمەی ئەوە شیعارێ دنیا لایەنگیریە بێ دبێ ئیمە پیشانی دنیاکین پینکە ئیمە لایقی ئەم ئەسرای إما لايق أم آزادي أخوان. دوا برسيارم أويا ديار لكردستان العراق هم حزب سياسي كان نصر أو يكان جيرنين كدائما في تاريخ ونسين كان. ريخراو حزب كردستان كان تركيا هم ينصر ما في تاريخ ونسين يكان جير. بله همو حزب كان كردستان تركيا وهمو حزب كان تشبي تركيا تركشي. تشبي تركي شبه أنا هر مناقشة نكره على الأيمة. عيبة يعني مو عيبة زانا يعني اگر دویان دوی بلی من لعینی سروشنیم عینی طبیعتنیم يعني ملتي برسه ملتي نزمه يان دوی وان بلی اگر بتین ملت کان یکسانه نتوانم بلی بویکی چاره مافی چاره خونیسین بویکی ترجی تشتت نتوانی هیچ انسان اما دموکرات لترکیه بحثی راک و هیچ تنظیم کردنیه که خوی لوانه تر بچکو بینه ملت خود کرجی نابینه من سپاس دەکەم کە دەرفەتی و گفتوگوێت بۆ ڕەخساندین پێم خۆش بوو ئێمە دیارە بێکۆ گەرجەدا دەنشین بێکەوە مناقەشە دەکەین لە ماڵەوە لە دەرەوە وەڵام پێم خۆش بوو بەشێک لەو مناقەشانەی نێوانی من و تۆ دانیشتوانی شارە خۆشەویستەکەم شاری هەولێریش ئاگادار بن دەنازەم تۆ لە کۆتایی ئەو گفتوگوێت شتێک تۆ هەیە بڵێ زیک زۆر سپاس دەکەم بۆ ئەم دانیشتنە دوێم ژێ جارێتم دووبارە ئەکەم لە ملەتی کورد لایقی دموکراسیە و دوێ ملەتی کورد خۆی بەشدار بە لە تحملکردنێ مسئولیەتی ئازادی باقیان ئیمێر سنفێ سیاسی مە قرار نەدین بۆوانە چ ڕاستی هەیە با ملەتی کورد ئازادی خۆی ئەو ڕاپەرینەی کرد با ئەم جارژێ تحملی مسئولیەتی ئازادیە بکەن و ئەم کوردستانەمان بپارێزین ئەم پارچە باشە سپاس دەکەم
بۆ پڕکردنەوەی لیستەکان هەر کەسێ دوا بکەوێ ئازوقەی ئەو مانگەی لێ ئەبڕێت. 3. داوا لە گشت وەکیلەکانی ناوشاری هەولێر دەکەین ئەوانەی ئازوقەیان وەرنەگرتووە لە مانگی نیسانی 1992 با لەگەڵ لیستەی ناوەکان بەیان وولادە بێنە کۆمپانیاکان لە پاش ڕۆژی 26 ئەم مانگە تاوەکو شیر بۆ مناڵەکان وەربگرن. ڕۆژی سێشەمە 25/4/1992 ڕۆژانی دواتر لەلایەن نووسینگەی ڕاگەیاندنی بزوتنەوەی ئیسلامی لە کوردستانی عێراق 8مین خولی پێشانگای شەهیدان لە کتێبخانەی گشتی دەکرێتەوە. دوای فۆتۆکردنەوەی بە سوپاسەوە بۆی ڕەوانە دەکەینەوە حاکم جەمال محەممەد. لەلایەن هاوڵاتی عەلا تاهر ئیسماعیل ئەم هەویانەی خوارەوە دزراوەتەوە. 1. عومەر محەممەد ئەمین لە ئەحوالمەدەنی سلەیمانیەوە دەرچووە. 2. غازی ئیبراهیم حەسەن لە ئەحوالمەدەنی هەولێرەوە دەرچووە. 3. مربین سەبر مربین لە ئەحوالمەدەنی شەقڵاوە دەرچووە. 4. سامی عەزیز حسێن لە ئەحوالمەدەنی هەولێر دەرچووە. عەزیز ڕەشید عەزیز لە دایرەی مەخابر و ئەفراد دەرچووە. تکایە با خاوەنەکانیان سەر لە بارگای تەلەڤیزیۆن بدەن و بۆ وەرگرتنەوەی. لە شارەوانی هەولێرەوە ئاگاداری خاوەن سکرابەکانی سناعی سەر ڕێگای هاوینە هەواری سەلاحەدین دەکەینەوە بە زووترین کات ئەو ئۆتۆمبیلە سکرابانە لا بدەن، بە تایبەتی ئەوانەی نزیکی گۆڕەپانی گازفرۆشەکانن. بە پێچەوانەی شارەوانی ئەو کەلوپەلانە لا دەبات و خاوێنی دەکاتەوە لەگەڵ ڕێز و سوپاسیدا. سوپاسنامە. تەلەڤیزیۆنەکەمان پڕبەدڵ سوپاسی هاوڵاتی ئازاد کاکەمەد دەکات بۆ ئەو کاسێتە بە نرخانەی پێشکەشی کردین. هەروەها بە ناوی